سڵاو ئەو کاتە باش هەروەچ قەولمدا بوو لەبەرەوەی کە هەستم پێکرد لە ئینتەرنێتەدا کاتێک بە تایبەتیەوە لە بیرمەوە کاتی هاتمە فەنلاندێ هەستم کرد بە زمانی کوردی هیچ شتێک نییە ئەمە بتوانین کەرچی لێ وەربگرین بۆ کورد زمانەکان بۆ کوردەکان کە بتوانین زمانی فینلاندی بە قووەت بکەین یان زانیاری وشتی بەدەستبێنین بۆیە بە زمانەکانی هەبوو هەموو زمانەکانی بۆ خۆیان هەر کەسێک کە لە حەدی توانای خۆیدا دۆستان و خەڵک و ڕەفیق و ئاشنا وشتی فێری زمان دەکرد بەڵام کوردەکان شتمان نەبوو لە ئینتەرنێتەدا لەو یەک دوو ساڵی دواییدا یەک دوو برادەری کوردی زەحمەتکێشی خەڵکی باشووری کوردستان یەک دوو گەنجن دەستیان پێکردو و کارەکەشیان زۆر جوانە زەحمەتێ دەچێشن و جێگای ڕێزان من بۆ خۆم ڕەنگە یەکێک لەو کەسانە بم کە ئامادەم هەم پشتگیریان بکەم و هەم هاوکاریشیان لێ وەربگرم دەستیان خۆش بێ و ئەمیش پێم وابوو کە دەخۆم ڕادەدیت کە بتوانم لە درێژەی کاریواندا ئەو کارێ بکەم و لە ئینتەرنێتەدا لە بەتایبەتی لە یوتیوبەکەمدا ئەو زانیاریانە بخەمە دەست ئێوەی خۆشەویست بۆی کە فێری زمانی بن ئەمن مامۆستای زمانی فینلاندی نیم شارەزا لە زمانی فینلاندیدا نیم بەڵام هەوڵ دەدەم ئەو تا ئەو ڕادەی کە بۆ خۆم فێری بوومە فێرتان بکەم ئەو شتانەی من دەیانزانم بۆ ئەو کەسانە نابێت کە زمانی فینلاندیان زۆر باشە یاخوان بە باشی فێر بوونە وەکو ئەوانە لە ئاستێکی بەرزتردا لە منن ڕەنگە ئەوانە پێویستیان بە مامۆستای زۆر بەرزتر بێ یان ڕەنگە ئەوانە لە حەدی مامۆستای مندا بن بۆیە ئەمن زۆرتر ڕووی قسەکەم لەگەڵ ئەو کەسانەیە کە تازە دێنە فینلاند لە کەمپەکان دەژین یان دایان ساڵە یان 20 ساڵە لێرن بەڵام فینلاندی تێدەگەن بەڵام ناتوان قسە بکەن ئەوە زۆر گرنگە بەشی زۆر لە کوردەکان فینلاندی حاڵی دەبن کە فینلاندی قسەیان بۆ دەکات لی تێدەگەن بەڵام دەڵێن ئەمە ناتوانین جواب بدەینەوە ئەو جوابدانەوەش ئیوەیە کە بە جوانی فێری نەبوونە و لە کۆتاییشدا ئەوەیە کە بەڕاستی ترسیان نشکاوە دەبێت ترسەکە بشکێ ئەو کەسانی کە زمانی کوردی باش دەزانن دەتوانن زمانی فینلاندیش باش فێر بن ئەو کەسانی کە خوێندەواریان باشە خوێندەواری باشیان هەیە دەتوان سەریحتر زمان فێر بن ئەوە خۆی بۆ خۆی ئاسان کارێکە بەڵام وانی کە خوێندەواری و نووسینیان زەحمەتە دەبێت زۆرتر گوێگرێکی بەتوانابن بەرها زۆرتر شەرح نادەین ئەم هەروەکی کوتم مامۆستان نیم بەڵام خۆم بەشی بڕێکی فێر بوومە تا ئەو ڕادەی کە دەتوانم ڕۆژانە کاری تەرجمەی بکەم بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێ دەبێت بۆیە ئەو جوری کە بۆ خۆم فێر بوومە فێرتان دەکەم ئەگەر هەڵەیەکی تێدایە ئەم داوای لێبوژن دەکەم چونە من نەچوومەتە زانکۆی کە فێری زمانی فینلاندی بم و فێری خەڵکی کەم فێرکردن هونەرێکی تایبەتی هەیە بەڵام ئەم هەڵ دەدەمەوە جووری کە پێم وایە بە عاقڵی خۆم پێم وایە کە شێوازێکی دروستە فێرتان دەکەم تکایە لێم ببورن ئەگەر زۆری دەڵێم هەوڵ دەدەم کە زۆر کوتنەکەم بە قازانستان بێ هەوڵ دەدەم ڤیدیۆکانیشم کورت بن بەڵام لە هەمان کاتدا دەبێت پشتگیریم بکەن ئەگەر پێتان خۆشە زمانی فینلاندی کوردەکان فینلاندی باش فێر بن پێتان خۆشە خزمەکەتان دۆستەکەتان ڕەفیقەکەتان زمانی باش فێر بێ و سەرتان بەرز بێ بڵاوی بکەنەوە ڤیدیۆکان بڵاو بکەنەوە با خەڵکێکی ژێی لێ بگرن ئەمن هیچ بەدووی بە شوێن دەستکەوتی مادیدا نیم بۆ ئەو کارەی ماندووشم ڕۆژانە زۆر ماندوو دەبم هەوڵ دەدەم بەڵام لەبەرەوەی کە وەکو کوردێک هەستم بەوەی کرد بەڕاستی ئەمەی کوردەکان ئەو شتانەمان کەمن لە ئینتەرنێتدا فێرکردنی زمان و یوتیوب و بەکارهێنانی سۆشیال میدیا بە تایبەتی یوتیوب بۆ شتانە بۆیە بە ئەرکی خۆم دەزانم هیچ مەبەستێکی تایبەتیم نییە هەوڵ نادەم ئیستفادەی خراپ کەرچی خراپ لەو ڤیدیۆانە وەرگرم تەنیا پێم خۆشە خزمەتی خۆم بکەم ئەوەندەی فێر بوومە و هیوادارم ئەو کەسانی کە زۆرتر لە من دەزانن یارمەتیم بکەن ئەو هیوادارم پێم بڵێن چی بکەم ڕێم نیشاندن و ئەگەر ئێوەش داواتان هەیە پرسیارێکی تایبەت وەڵامتان بدەمەوە هەوڵ دەدەم وەڵامتان بدەمەوە بەڵام تەنیا تکاتان لێ دەکەم لە فەیسبوک بۆم منووسن بەڵکو لە یوتیوبەکەی بۆم بنووسن لە یوتیوب کۆمنتم بۆ دابنێن
چۆن ڕەنگە وەختی ئەوم نەبێت جابی هەموو کۆمنتەکان دی بدەمەوە بەڵام لە یوتیوب کۆمنتەکان دەخوێنمەوە هەڵدەدەم لە ڤیدیۆی دواتردا وەڵامتان بدەمەوە ئەوەندەی کە لە توانامدا بێ. زمانی فینلەندی زمانێکە کە ئەو جووری دەنووسرێ ئەوا دەخوێندرێتەوە وەکو زمانی کوردی، زمانێکی خوێندنەوەی تا بڵێ هاسانە بەڵام تێگەیشتن و قسە پێکردن و لێ حاڵی بوونی بەڕاستی تا بڵێ سەختە. بۆ خۆم پێم وایە زۆر زمانێکی دژوارە، بە تایبەتی زمانێکە کە سەرەتا فکر دەکەی زۆر چاک زۆر هاسانە، سەرەتا چۆنی و باشیوانە زوو فێر دەبی و پێت وایە زمانێکی ئاسانە، بەڵام زمانێکی کە سەرەتایەکەی زۆر هاسانە بەڵام هەتا قوڵ دەبێەوە سەختترە بە پێچەوانەی ئینگلیسیوان. ئینگلیسی سەرەتایەکەی سەختە، دوایە خۆشتر دەبێت. بۆیە زمانێکی زەحمەتە، دەبێت هەوڵی زۆر بۆ بدەیت، بەڵام نووسینی زۆر هاسانەوە. ئەوەژ یەکێک لە شتە باشەکانیەتی کە ئەم پێم وایە قازانجم لەو بەشەی کرد و ئەوەش یارمەتی کردم کە فێر بم، بەڵام دەبێت گوێگیرێکی باش بی بۆی کە زمانی فێربی یا هەموو زمانێک، بەڵام بە تایبەتی زمانی فینلەندی دەبێت جوان گوێ بگری حرفەکان چین، ینی پیتەکان چین، سپیتێک ئەدا دەکرێت، دەبێت گوێی مرۆڤ زۆر تیژ بێ بۆ ئەوی کە بزانێت چه هاتە دەرێ لە قسەکان، چ لە زاریان هاتە دەرێ ئەو جووری بڵێتەوە. جاری وایەگەرە تۆ خراپی بڵێەوە یا خراپت بیست بێ کە جۆرێکی دەڵێ و پیتەکە جۆرێکی دی ئەدا دەکرێت. زۆر زەحمەت نییە، زمانێکی زەحمەت نییە، زۆرتر وەکو کوردیە، بەڵام ئەگەر چەند پیتێکی هەیە کە من ئاهڵ دەدەم ئەوان و پێ بڵێم. ئەو پیتە کە ئەمە زۆرتر هەمومان دەزانین ئایا، ئەوە پیتی ئایا، ینی واتە دە هەموو زمانێکیدا دەبێتە بەڵام پیتێکمان هەیە لە خراروی هەر وەک وی دەنووسرێ، فەرقەکەی دوو نوختەی لەسەرە کە دەبێتە ئەوە نابێتە ئەوە دەبێتە بۆ وێنە ئەو ئایا کەلیمەی نێوی ئامین بەوی دەنووسرێ، مەسەلەن ئامین بەو ئای دەنووسرێ، ئامین خوشکە ئامین، بەڵام ئەگەر بڵێ ئەوین بەو ئای دەنووسرێ، ئەوین، ئامین، ئەوین، ئەوە دەبێتە ئەوە دەبێتە هەمان بە کوردی ئەوە دەنووسێ. ئەو پیتە هەر ئەوەیە، ئایەکە دوو نوختەی لەسەرە، ئەوە دەبێتە ئەمین، ئەمین یا ئەوین، ئەوانە بەو جوورێ دەنووسێن. یعنی فەرقی ئەو دوانە زۆربەی کوردەکان فەرقەکەی ئەوەی هەست پێ ناکەن، هەردووکان وەک یەک بەکار دەبن. یان پیتی ئەوە پیتی ئۆیە، بەڵام زۆر کەس ئەوەی دەڵێ ئەوە غەڵەتە، ئەوە هەڵەیە، نییە، پیتێکی دیکەیە، پس ئەوە دەبێتە پیتی ئەوەیە، بۆ وێنە بڵێ وشەی ئۆردۆن، وڵاتی ئۆردۆن بەو ئۆی دەست پێ دەکات، ئۆردۆن. کەوا بوو تەلەفۆزی وانەدا ئەداکردنیاندا دەبێت تۆزێک ئاگامان لێبێ ببورنە من ئیمکاناتە کەمە، هەوڵ دەدەم لە داهاتوودا شوێنەکان دیاری بکەم و ئەو تەختەی هەڵاوەسم ئەو تەختە سپێ، بەڵام بۆ وێنە گەر بتەوێ بنووسی ئۆردۆن ئەوا دەنووسی ئۆردۆن، چاو لێ دەکەی چۆن دەخوێندرێتەوە، ئۆردۆن، ئۆردۆن، یعنی چاو لە زار بکە
بەڵام ئەمە پیتێکی دیکەمان هەیە ئو لە ئۆیدا ئۆ زارت زۆرتر ئاوەڵایە دەمت زۆرتر ئاوەڵایە ئۆ ئەگە چاو لە دەمی منکەن زۆرتر ئاوەڵایە ئۆ بەڵام ئەگە بتێ بڵێ ئو دەمت زۆر چووکە دەبێتەوە ڕەنگە شتێکیشی تێوە نەچێ ئەو قەڵەمەش تاو تێوە نەچێ ئو ئو ئەو کاتی ئەوە دەبێتە ئو ئو دیارە من نازانم ئەوە جوان دەخێندرێتەوە یان نا لە کامێراکەی مندا بە پێچەوانە دیارە بەڵام بە هەر حاڵ ئەگەر خراپ بوو هەڵ دەدەم جارەکانی دی باشتری بکەم کەوا بوو ئەو پیتە زۆر گرینگە ئۆ و ئەوانەتان نابێت لێ تێکچێ ئاو ئا ئەوانە ئەوە زۆر گرینگن زۆربەی کوردەکانی مە ئەو دوو پیتان لێ تێک دەچێ بەو ئەو دوانە هەر وەک یەک دەڵێن یان بە هەردووکان دەڵێن ئۆ یا بە هەردووکان دەڵێن ئو ئەوە دەبێتە ئو یان بەبێ یەک دانەش دەبێ ئو بەڵام ئەوە دەبێتە ئۆ ئەو حەوتە لێرەیە لە بیرتان بێ ئەوە سووک بووە ئەوە هەمان ئەوەیە ئۆ ئەوەش دەبێتە ئو ئا 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 ئۆ ئو ئۆ ئو لە بیرتان بێ لە ئۆی کوتمان تەواو زارد شتێکی جێ دەبێتەوە ینی گەورەیە ئۆ ئۆ بەڵام لە ئوویدا زارد زۆر چووکە دەبێتەوە دەمت چووکە دەبێتەوە هیچ تێوە ناچێ ئو ئو دەبێ کەسێک کە زمانی خارجی فێر دەبێ زارولێوی بتوانێت بە هەموو شێوەیەک بجۆڵێنێ بۆی کە شتەکان بە باشی ئەدا بکە نابێ پێت هەیب بێ زۆر کەس لە ئێمە پێ هەیبە پێی وا هەرە زوری کە ڕاهاتۆ بە کوردی شتەکان بڵێ دەبێەوە ناتو بەتەوە زمانێکی فێربی دەبێ وانێک تەواو گفت و لفتت بگۆڕی لەناو کاتی هەر بە زاراوەی کوردی یان بڵێن بە تەلەفوز و لەهجەی کوردی دەیڵێ کە ئەو کاتی ئەگەر فێریشی بی زۆر ناخۆشە ناحەزە قورس و بڕێ گرانە ینی ئەگەر گوێ دەگرن تەرەف دەزانێت و خارجی و دوای وەش لەبەر دڵان خۆش نییە بۆی دەبێت تو تەواو دەم و لێوت بەو جووری کە دەبێت بیجوڵێنی و بیسوڵێنی و بیگۆڕی دەنات بە کوردانە پیتەکان ئەداکەی ڕەنگە ڕاست بێ بەڵام خۆش نییە وەکو کوردێکی کە بە لەهجەی کوردی فارسی بڵێ یا بە لەهجەی کوردی عەرەبی بڵێ بۆیە دەبێت پێمان عیب نەبێ ئەمە زۆرتر پێمان هەیبە زارولێومان بگۆڕین یان بیجوڵێن پێمان وایە پێن پێ دەکەن یان کوردێک پێمان پێ دەکەن پیتێکی دیکەی کە زۆر زەحمەتە یەکجار زۆر زەحمەتە ئەمن هەستم پێ کردووە کوردەکان بەشی هەرە زۆری گەنجەکان زۆر باشی دەڵن بەڵام وانی لە تەمەنی مندانەوانی بە گەورە ساڵی هاتوونەتە ڕژن و منداڵیان هەبوو و تەمەنیان سەرەوەی 30 ساڵی بووە وەکو من ئەمن 30 ساڵ تەمەنم بۆ هاتمە وڵاتەی ئەوانە درەنگ ئەو پیتانە فێر دەبن بۆ وێنە پیتی ئەو پیتە ئەوە دە زمانی ئینگلیسی و ئەوانەدا یا کوردی ئەمە زۆرتر وەکو یێ بەکاری دەبین یێ یان وای بە ئینگلیسی بەڵام ئەوە لە زمانی فینلاندیدا ئەو پیتە زۆر زەحمەتە بۆیە دەڵم زەحمەتە چون زۆربەی ئەو کوردانی کە تەمەنیان گەورە ساڵە ئەمن نەمدیوە ئەو پیتەی ڕاست بڵێن چون بۆ خۆم متەرجمم ئەوەم هەست پێ کردووە نایڵێن ئەو جووری کە پێیان خۆشە ئەوای دەڵێن ئەوە غەڵەتە نابێ ئەو جووری کە بۆت ڕاحەتەوا بڵێ ئەو زمانە جیاوازەکەی دەگەڵەوە لەگەڵ کوردی دەگەڵ دەوەیدایە کە ئەوانە دەبێت ئەو جووری کە دایانناوە بێڵێ نەک ئەو جووری کە ئەمە بۆمان خۆشەوە بۆن هاسانە بێڵێ تەلەفۆزی ئەو پیتەی ئەو جوورەیە جوان چاو لە دەم و زاری من بکەن بزانن چۆنە فێری دەبن
تەنانەت زۆر کەسمان هەیە خوێندەواریشە ئەو پیتەی نازانن، زۆر کەسمان هەیە لە ئێرانە دیپلۆمی وەرگرتووە یا مەکتەبی تەواو کردووە دواناوەندیشی خوێندووە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەو پیتەی بەداخەوە نازانێت. جایا تێی نەگەیشتۆ کە چۆن ئەدا دەکرێت یانیش حوسەلەی نییە و هەرو جووری پێی خۆشە ئاسانە دێ. ئەوە ئەو جوورە دەخوێندرێتەوە. دەگەڵ و فەرقی هەیە، چاو و زۆر ڕەوان و قورس دەچێتە پێشێ، بەڵام ئەوە دەبێتە ئەوە زمانی شت هاوکات دێتە لای ددانەکانت دەژوورێت لە نێو زاردا، زمانی شت دێتە لای ددانەکانت یعنی زمان، بەڵام لە ئویدا زمان بەجێ دەمێنێت، لە پشتەوە بەجێ دەمێنێت، بەڵام لەوەیدا زمان تەواو دێتە پێش ددانت، یعنی وەختە بە ددان دۆنووسێ. بۆ وێنە کەلیمەی یەک بڵێن ڕقم یەک یا عەدەدی یەک کە ئەوە 1 2 3 4 یەک بە زمانی فەنلاندی دەبێتە ئەوە. ئەو جوورە دەنووسێت، واتە ئوکسی. خەڵکی مە زۆرتر دەڵێن ئوکسی. ئەگەر بڵێ ئوکسی دەبێ ئەواشی بنووسی، ئەوە ئوکسیە، کەچی ئەمە ئەو کەلیمەیەمان هەردە زمانی فنلاندیدا نییە، کەلیمەی ئوکسیمان نییە، کەوا بوو دەبێت بڕێک زار و لێوە بگۆڕی زار زۆر چووکەتر کەیەوە و گەورەترە، لە ئویدا زار تەواو دەمت تەواو زۆرتر قایم دەکەی، دەڵێ ئوکسی. زمانی شت دێنێ نزیک ددانت لە نێو زاردا، زمان نزیک دەکەیەوە لە ددان، بەس پێیوە نانووسێت، دەنا زۆر نزیک دەبێتەوە، دەڵێ ئوکسی، یعنی زار تەواو چووکە دەکەیەوە، تەواو لێوت پێکەوە دەنی ئوکسی. ئولۆس یعنی سەرەوە، ئولۆس ناڵێ ئولۆس. ئەگە بڵێ ئولۆس تەواو معنایەکی دەگۆڕێ دەبێتە یعنی دەرەوە دەگەڵ سەرەوە فەرقێ، سەرەوە یعنی سەرەوەی شتێکی، بەڵام کە تو دەڵێ بۆ دنایە دەڵێ ئولۆس دەبێتە دەرەوە. کەوا بوو کەلیمەی ئوکسی ئەنگۆ هەر بە ئوکسی تەمرینە بکەن، هەتا هەر وەخت توانیتان بەجێوەی کە بڵێن ئوکسی بڵێن ئوکسی، ئەوە سەرکەوتوو بوونە دە پیتی ئودا، و ئەو پیتەژ یەکجار زۆرە دەو زمانەیدا، زۆربەی کەلیمەکانیش دەگۆڕێ. بۆیە ئەگەر ئەنگۆ نەتوانەوەی بڵێن زۆر کەلیمەی سەخت نازان، بۆ وێنە وشەی شەو کە دەبێتە مەبەستم شەو و ڕۆژ، کە دەبێتە ئەو جوورە دەنووسێت، دەبێتە ئوێ. ئەگەر نەزانی ئەوە دوو پیتن لە زمانی کوردیدا هیچیان نین، هەردووکیشیان نائاشنان بۆ کوردەکان، دەبێت بۆی هەیە بڵێ ئوێ بۆ نایە، بەهەرحاڵ زۆربەی خەڵک ئەوەی بۆ نایە، باشە، بۆیە دەبێت ئەنگۆ ئەوەی تەمرینە بکەن بە وشەی ئوکسی، ئوێ، ئولی یعنی سەرەوەی شتێکی یا سەر شتێکی کە دەکەوی یا سەرەوەی شتێکی، ئولی کەوا بوو ئەوەتان لەبیر نەچیە، یعنی وشەی ئوکسی حتمەن ڕۆژانە دەیان جار نا بەڵکو 100 جاریش بۆ خۆتان تکراریکەنەوە، یا ئەگەر یەکێک بۆتان یەکێک کە زمانی باشە بڵێن بۆمان بڵێ لە تەلەفۆنەکەتاندا زەبتیکەن دوای گوێ بدەنەیە ئوکسی، هەوڵ مەدەن بە ئوکسی لە کۆڵ خۆتانی کەنەوە. زۆربەی عەرەبەکان ئەوەی هەر ناتوان، هەر عەرەب نەمدیوە مەگەر ئەوانەی گەنجن یا منداڵن هاتوون دەنا هەر فێری نابن، بەڵام کوردەکان دەتوانن فێری بن. پێم خۆشە شتێکی بڵام، ئەم وەک کوردێک شانازی دەکەم بۆی کە کوردم،
لەبەر لەندە بەشی زماندا لە بەشەکانی دیشدا هەر شانازی پێ دەکەم بەڵام لە بەشی زماندا شانازەکەم بۆ چییە؟ لەبەرەوەی کە کورد زاراوەی زۆرە، قورجی کوردی، زار و لێوی کوردی گونجاوە بۆ زۆربەی پیتەکانی کە هەتا دەزمانی مەژدانین. لەبەرەوەی کە کورد زاراوەی زۆرن، هەر ناوچەی لەبەرەوەی دەوڵەتی خۆنە بۆ زاراوەیە کە و هەمووشی پارێزراون، بۆ ئێمە هەمان فێر بووینە. زۆربەی کوردەکان لانی کەم چەندین کەلیمە لە زاراوی شارەکانی دیش دەزان. بۆیە ئەوە بۆمە ئاسان کاریش کردو، ڕێگای خۆش کردووە و من خۆشحاڵم کە کوردم و پێما وەکو کوردێک چون خوێندنەوەی ئەدەبیاتی کوردیم هەیە زاراوەکانی کوردی ئەم زۆر بۆم هاسانترە و ڕەنگە کەسێک کە تورکیش بزانێ ئەو پیتانی جوانتر بووە. کەوا بوو ئەوڕۆ ئەمە چەند پیتان فێر بوون؟ ئا ئا ئەوە ئا بوو، ببەخشن ئەوە ئا بوو، ئەوە دەبێتە ئا، یعنی دوو نوختەی لەسەرە. ئۆ ئوو، ئۆ ئوو، ئۆ ئوو، ئا ئا، ئا ئا. لە ئایدا زار تەواو دەچێشەوە بۆ سەرێ، چاو چەندێک بۆ خوارێ دێ لێوی سەرشت بۆ سەرێ دەڵێ ئا ئا، ئەوە ئایە ئا. بەڵام ئەگەر ئەوەی دەڵێ دوو نوختەی کە لەسەرە نابێتە ئا، دەبێتە ئا ئا. وە بزانە بزەیەک شتان دێتە سەرزاری ئا ئا. یا بە کوردی دەڵێن ئەها ئەها، ڕەنگە پێکەنی نیشتان بێ، بەڵام ئەو ئەهەیە بە زمانی فینلەندی ئەو جوورە دەست پێ دەکە ئا. دەکرێت ئەوەی هەر بۆ خۆتان سەرنج بدەنێگە پێتان وایە بڵێن ئەو مام کوردنژادە زۆر سیر و سەمەرە فێرمان دەکە. ئەها کورد زۆرتر ئەوەی دەڵێ ئەها ئەها بە خودای، ئەها لێیدا، ئەها کوشتی، ئەها وە بەریدا، ئەها. ئەو ئایا دەبێتە ئەو پیتە، بەڵام ئەگەر بڵێ ئا دەبێتە ئەوە. کەوا بوو ئا ئا، ئۆ ئوو. بەڵام ئەوی لە هەمان سەختتر ئەوە بوو. ئەگەر ئەوەی فێر بن یەکجار زۆرتان کۆمەک دەکات دەوەیدا کە ئەنگۆ زمانزانێکی باش بن، کە ئەگەر زمانی فینلەندی و کورد ئەوە یەکێک لەو پیتە زۆر گرنگەکانە کە فینلەندی هەست دەکەن زمانی وان بە جوانی فێر بوونە و ئەوەش خۆشە لە زۆر جیان هەست کە پێت دەڵێن زمانێکی جوان فێر بووە، هەڵسوکەوتت جوانتر دەگەڵ دەکەن، ڕێزت زۆرتر بۆ دادێنن، چون وا فکر دەکەن کە تو کەسێکی زیرەک و بەتوانە و عاقڵ و تێگەیشتووی کە زمانێکی فێر بووی. ئەوەش ئەو پیتەش ئەو جوورە بەگەڵ بیرتان بێ ئو ئو ئو. هەروەچی کوتم زار کە تاوە پێک وەدەنەی زمانی شت دێتە نزیک زارە، زۆر نزیک دەبێتەوە ئو ئو ئو. ئوکسی ئوکسی یعنی عەدەدی یەک، ڕەقەمی یەک، ئوکسی ئوکسی. زۆرمان قسە کرد، داوای لێبوردن دەکەم، 20 دقە زۆر بوو وەختم گرتن، 23 دقە. هیوادارم بە کەڵک بێت، تکایە ئەگەر پێتان وایە قازانجی لێ دەکەن لەگەڵ ڕەفیقەکانتان بۆ هاوڕەکانتانی بنێرن بڵاوی بکەنەوە. هەوڵ دەدەم وردە وردە، ڕەنگە ماندوو بن، بەڵام هەوڵ دەدەم لە سەرەتاوە دەست پێ بکەین، بۆی کە کەسێک تازە دێتە فینلەندێ ڕێگایەکەی بۆی هەبێ. ئەمن هەوڵ نادەم هەر لە خۆوە هەرچی هاتە سمێشکم بێڵم، هەوڵ دەدەم لە سەرەتاوە جا ئەو کەسانی کە پیان وایە بەشانە جوان فێر بوونە دەتوان سەیری نەکەن یان ئەوەی کە لێ تێپەڕن. پشتگیریم بکەن بۆی کە ئێمەی کورد زۆرتر کەسی چالاکمان هەبێ، یوتوبەری قەویمان هەبێ، هەموو زمانەکان هەیەە و هیوادارم کەسی دیش دوای من بێنە و کارێ بکەن، چونکی هەتا بابەتمان لە یوتوبیدا زۆرتر بێ بۆ ئەو زمانانە باشترە و هیوادارم لە وڵاتەکانی دیش کەسانی دی ئەو کارەی دەست پێ بکەن. ڕۆژێکی خۆشتان هەبێ و سەرکەوتوو بن.